وتد معقولة اشتوها به ولا معقولة لبغداد العراق معقولة أزاني العراق بتايبتي لحشد الشعبية زياتر لدى جروب ودستي جواز هي أم جروب ودست جوازانا ولا يان بو شخص هي ولا يان نبو دستي برا وبرني حشد شعبي هي نبو حكومة العراق نبو وزارتي برجري هي يعني شخصانة يعني. شخصانة مثلا قيس حاز علي أو يدويني للان وزارتي خزاني أمريكا جذاب سردها سباندن مثلا أو هني هي أو عصايب علي حقي هي كبراسي أو بغداد برا ودبا للروي أمنية يعني زور بين وشكاني بغداد للان عصايب علي حقه وكنترول كرا هو كسي جنات وانا خسان لقلابك إيران نوانا بله وكسي جنات خسان لقلابك منطقيك صدر برا ودبا ناوتشيك أو برا ودبا ناوتشيك ديك هادي عامري برا ودبا يعني وزارتي يعني نكو حكومة نظانة كينا أفكس يعني ناصرة ونكو أو دوينك تقيان لخوب شاندران كردوا هزي شي مدربي ركوبيشي توك مبون بس بيكاب هاتون بله تقيان لخوب شاندران كردوا طبعا أواني كبرنداري شنيستا تشلو چند برندار بو جمارك چند جيكي قوتبون چل لجيكي جيز دبيجم حشتي زور بيان في شك بسريانوه نشان يعني ديارة أو هزي كتقي كردوا هزي كهرمتشيو أو نبون هزي كمدربون إنجا من دويني هنديك شكرناهم بيني دويني شو دواي روداوكا لكنال عراقي كانوا هنديك كنالي ديكا بس لو كان دواي سزاداني قيس خزعلي وبراكي وهنديك سركردي ديكا عراقية من رودا هنديك دي بسنو بيكا ومن نازانم هیچ پەیوەندیەکیان بەیەکەوە هەیەیانە بەڵام هەندێک شیکردنەوە دوێنێ هەندێک هەواڵ و کارڤدانێک بە ڕەنگە بەستیانەوە بەیەکەوە ینی بەڕاستی هێویدار ئێستا دۆخی عێراق ینی گەندەڵی نادات پەروەری لە بەغا و باشوور عێراق وای کردو تووڕێی خەڵک ینی نەبرکێتەوە ڕۆژ بە ڕۆژی زیاتر بێ ژماری خۆپشاندەرانی کوژرا و تا ئێستا 450 کەس نزیکەکەتەوە نەگەرەوەنە بەڵکو بە پێی چەند سارچاوەیەک داهات و سەرۆتی عێراق لە دوای 2003ەوە تا ئێستا تەخشان و پەخشانێکی زۆری پێوە کراوە ینی سەرکردەکانی عێراق بە هەرۆزی خۆیان تەخشان و پەخشانیان پێکردووە مەلاین دۆلار ملیارات دۆلار لە عێراق براوەتە دەرەوە ینی راپۆرتێکم خوێنەوە ئەڵێ لە ساڵی 2003ەوە ڕۆژانە پارەی دەیان هەزار بەرمیل نەوت ئەچێتە گیرفانی لایەنێکی دیاریکراوە لە عێراق کەس حساب ناخوازە کەس حساب ناخوازە ژبەر هەمی دزانی ژبەر و هەمی گەندەڵن تاوانبارن دەبێت تو دەنگی خۆشمڕە نەکەژی دەنگی خۆشتەڕە ناکەم زانی من هەندێک زانیاری هەیە کە یعنی زانیاری زۆر دروستن بەڵام کەس باسی ناکات لە عێراقا لەبەرەوەی هەموو لایەنەکان تیا بەشدارن لە عێراق بۆ نمونە پرۆژەیەک دەرەچێ بۆ نمونە دروستکردنی ڕێگای هەولێر سلێمانی بۆ نمونە لێرە بۆ نمونە بۆ قوشتەپە لە هەولێر بۆ قوشتەپە لایەنەگەی بە داهاتی ئەوە ئەبێ من بۆ من بێ لە قوشتەپە بۆ پردێ بۆ نمونە لایەنەگەی بە لە پردێ بۆ هەنی ئاوا دابەشیەکە ینی ئەگەر مەسرف ملیۆنێک دۆلار بە وێ دەمێت دەبێت 10 ملیۆن دۆلار اینجا ینی بۆیە لە 2003ەوە تا ئێستا ئەم هەموو پارێزە بەلاحە لە عێراق دێ و دیار نامێنێ و مەشارع و پرۆژەش هیچ دیار نابن بێگومان و ژبەر ینی باز لەوە کرێ کە لە ڕۆژانە 15 ملیۆن ئەو لایەنێکی ئێستا باسم کرد 15 ملیۆن دۆلاری لەوەدا دەسەکەوێن دایان پرۆژەی وەهەمی هەبووە بودجێ 1 ملیاری بۆ ینی بودجێ بۆ سەرف کراوە نەبوو بۆ نمونە بودجەیەکی 1 ملیار دۆلاری بۆ دروستکردنی نەخۆشخانەیەکی سەربازی دانراوە بەڵام نەخۆشخانەکە هەر دروست نەکراوە ئەسڵەن پارەکەش ڕۆی کەسیش نییە بڵێکەوە جگەلەوە مەسەلەن باز لەوە کرێ 50,000 فەرمانبەری وەهمی و تەنانەت باز لە 50,000 سەربازی ئاسمانی ئەکرێت کە موچیان بۆ بڕاوەتەوە و کەسیش نییە و تەنیا وەهمیە و پارەکەیان دەچێتە گیرفانی کەسانی نادیارەوە جگەلەوە لە 16 ساڵی ڕابردوو 149 ملیار دۆلار بۆ چەکی سوپای عێراق خەرج کراوە بەڵام بینیمان دوو فەیلەقی گەورە دوو لیوای گەورەی سوپای عێراق بە کامل چەک و ئەسلیحەی پێشکەوتووەوە
خۆیان لە بەردەم 500 چەکداری داعش لە مووسڵ ڕانەگرت بینیمان لە شەڕی داعش سوپای عێراق هەمووی کەوتە دەست داعش و داعشی پێ بەهێز بوو دواتر داعش ئەو چەکانی بەرامبەر هەم سوپای عێراقۆی بەکارهێناوەی هەم بەرامبەر پێشمەرگە بەکارهێنایەوە ئێستا چارەگێک زیاتری دانیشتوانی عێراق لەژێر هێڵی هەژاریوەن و دەگوترێ ئەگەر ئەو گەندەڵیانە نەمێنێت عێراق نەک تەنیا دەتوانێت خۆی بنیاد بمێنێتەوە خەڵکەکەی خۆشگوزەران بکە بەڵکو بەپارێ عێراق دەتوانرێ سووریا یەمەن لیبیاش بنیاد بنێتەوە سەیری پارەیە وڵاتە سەنگەر ئەو مەسەلەی دەستەیە دەستپاکیەنە مەسەلە لەڤر هەیە لە هەرێما کوردستان هەیە بەڵام بەڕاستی کار دکە ئەو دەستە کار دەکەن بەڵام بۆ هەندێک بەرپرسی بچووک هەندێک خەڵکی بچووک دەتوانن مەلەفیان ناتوانن کێ دەتوانێت نازام ناوهێنانی ئەمە چەند قانونیە چەند یاساییە ناوی ئەو بەرپرسانی عێراق بەڵام کێ دەتوانێت مالکی بگرێت لە عێراق کێ دەتوانێت خۆی حکوومەتێکە کێ دەتوانێت هادی عامری بگرێت ئەو خۆی حکوومەت دروستەکە حکوومەت ئەڵەوەشێنێتەوە کێ دەتوانێت مقدەدا سەدر بگرێت کێ دەتوانێت سەرکردەکانی دیکەی جعفەری بگرێت کێ ئەتوانێت عەبادی محاسبە بکات کێ ئەتوانێت سەرکردەکانی دیکەی عێراق بگرێ و محاسبەیان بکات لە سەرگەندەڵی وەختێکیدا کو هەر یەک جوان خودیە ئارتێشەکێنە بێجە چەکدارێن وانجی هەنێ چەکدارێن نەقانونینە دکارن شەڤەکێ نیوێ حکوومەتیان بەدەستەوە ئەزانی بەردن کەس نابێژە یەکێک لە کێشەکانی عەبادی چی بوو کە سەرۆکی حکوومەت بوو کێشەی ئەوە بوو کە وەسەتی حکوومەتی بەدەستەوە نەبوو یانی چۆن وەزیرەکان حکوومەت ئەو سەرۆکی حکوومەت بوو وەزیرەکان بەگوێ ئێوان دەکرد بەڵام وەسەتی حکوومەت ناوەندی حکوومەت لە بینی فەرمانبەری ئاسایی و سەرەوە ناوەندەکە بەدەست مالکیەوە بوو مالکی کۆنتترۆلی کردبوو بە تەواوی کاتێک کە سەرۆکی حکوومەت بوو بە تەواوی کۆنتترۆلی کردبوو کە سەرۆکی حکوومەتیش نەمابوو هەر وەلایان بۆ مالکی هەبوو یعنی لە بەڕێوەبەرگشتی و ناو وەزارەتەکان بەڕێوەبەرگشتی شار و شارۆچکەکان لە مستەشاری وەزارەت و ناو ئەنجومەنی وەزیران هەموو وەلایان بۆ نووری مالکی هەبوو یعنی لە دەروی حکوومەت بوو حکوومەتیشی بەدەست بوو بۆ نمونە ینی هەمویان مەسەلەن ینی زۆربەی سەرکردەکانی عێراق بۆیە توانای دەستگیرکردن و ڕاپێچکردنیان بۆ دادگا زەحمەت بووە تا ئێستا نازانم لە مۆدووا چێ بێ نازانم لە مۆدووا چێ بێ دوایان خۆپشاندانانە چۆنە بێ چونکە ئێستا ڕەوشەکە بە تەواوی جیاوازە لەگەڵ پێشتر بڕاستی ئەس بێژم دیسا وێ بسەرێ هەنە کەسێن ناونجیدە بتەقە ینی ئەوێ کو هەر کەس دکارەوان دەرخە پێشبەری مەحکەمەی ئەوێ سەرێ وێ هەر وەکە خۆ بمینن کەس نەویرە دەستی خۆ درێژی وان بکە وێ هەر لەسەر حکمژی بمینن هەر چ قەس خۆ نیشاندەر دژی وەیەکێنە لێ بڕەنگێکی ژەنگان ئەو کەس دیسا وێ دەستێ وان ڕێڤە برنا عێراقێدا هەبە ئەس دەبێژم